کۆمەڵک ڕێگەی سروشتی هەن کە پێویستە بەکاریان بهێنی لە تەمەنی خۆمان بە تایبەتی کە تەمەنمان تۆزێک چۆ سەر وەکو من بۆ ئەوەی پێستمان بە گەنجی بهێڵینەوە. بەڵام پێش ئەو ڕێگە سروشتیانە کە لەگەڵ دکتۆر محەممەد باسییان دەکەین بەڵام هەندێک ڕێگەی نوێ هەیە. ئەم ڕێگە نوێیانە چین کەوا دەکەن کە بەکاردێن ئێستا لە زانستی پزیشکی پێستدا بۆ بە گەنجی هێشتنەوەی پێست یا بۆ دواخستنی پیربوونی پێست. ئێمەوتمان یەکەم شت پریڤێنشن ماوەت ینی حمایە پارێزی بدایەت ئەو پارێزیە لە کێو دەست پێکە لە 20 ساڵیەوە با بڵین باشە ینی بەکارهێنانی خواردنی صحی بێنەوە بە دیارمان بۆی بە دیارمان بێنەوە ئەوە خەماخی ئەو شتانە دوای 35 ساڵی بعضێ شت دەست پێکە پێڵێن نیورۆتۆکسین یانی وەکو بۆتۆکس وەکو تۆزێک فیلەر تۆزێک شت ینی ئەوە نیە تۆزێ بۆتۆکسێک تۆز دوای ئەوە دوای ئەگەیتە دوای 45 و 50 ئەوانە دەست پێکە شتی بەسیط ئێستا عالەمیش هەمووی بەرەو ئەو شتە ئەڕوە یعنی شتی ئاسان یعنی مثلەن یەک ڕۆژ عوتڵەی هەیە پێنجشەمە و جومعەی هەیە بۆ پێنجشەمە و جومعە شتێک بکە تۆزێ شتێک ڕوخساری ڕێک کاتەوە با بڵین یعنی چ ناگەی کەم کاتە دەمچاوی تۆزێ ئەمە ئیشی سەعاتێ 2 سەعاتە بێ یان نیو سەعاتە بێ ڕۆژێکی ئەوێ لە ماڵەوە ئەمە بە واستەی لەیزەرەوە کرێ مثلەن بە واستەی بڵین پلازماوە بە واستەی میزۆوە بە واستەی با بڵین پەتەوە تۆزێک و ئەکرێتەوەوانە هەتا گاتە تەمەنێکەوانی سەر و با بڵین 65 ئەوە ئەو وەختە بێ عملیاتی بۆ بکە ینی بڕین و شتی تیاکە باش بەڵێ پەتت باس کرد پەت چیە چۆن دەکرێت خۆی ئێمە حتا بزانی خۆ بەخشێکشمان هەیە بانگی کەم ئەتوانی باش پەتەکە بکەین یەکەم جار زۆر خۆت باشە خۆ بەخشەکەمان ئەوەی کە پەتمان بۆی دەکرد با بفەرموێت بەخێر بیت زۆر سپاس فەرموو ئێمە یەکەم جار ئەبێ بزانین چی ڕوەدا ئێمە هەموو شتێک ئەبێ بزانین ئەبێ بزانین چی ڕوەدا هەتا بزانین چۆن چاچێکێن تۆ ئیسا مەتەلەن تۆ با بڵێن باسی موبەریدەمانە کرد لە دەرەوە با بڵێن وەتەر پەمپەکە سوتاوان تۆ نایی ماتۆر بگۆڕی ماتۆری وەتەر پەمپەکە بگۆڕی یعنی ئەم شتانە ئەبێ خۆت لی تێبگەی بزانی چی ڕوئەدا تاکو بزانی حەلەکەی چی یعنی من ئەبێ بزانم بۆ پەت بۆ یەکێکەکەم بۆ پەتی بۆکەم چیەکەم ئێمە وتمان چیمان هەیە ئێسکەکەمان هەیە ئێسکەکەمان چی لێیە گۆڕانکاری بەسەرایە با بڵێن لە تۆ ئێسکی سەرەوەمان تۆزە بچکۆلا بێتەوە بۆ ئەمانێ هەموویە نەخوارەوە ئێسکی سەرەوەمان بچکۆلا بێتەوە ئامانێتە خوارەوە پێسمانێتە خوارەوە چیشە بێ چەوری ئەگۆڕێ چەوری ئەوەی ئێرەمان یێتە خوارەوە بۆیە وا ئێمە پێسمان تۆ ئەڵێن ئێمە پێسمان بەش خۆی شتەکەوانی ئێمە چەوری ئێرەمان زۆرە بۆ یەکێتە خوارەوە یێتە ئێرە ئەم شوێنەمان حرەکەت ناکە ئەم شوێنەمان ساوتە فیکسە فئێمە چیەکەین ئەم شتە ئەم دابەزینە ئەگەڕێنەوە جگای خۆی بەچی بەپەت باش چیشەکەین پەتەکە چەوری ڕاکێشنیان ئەو کەسێک کە ئێستا تۆ بیت بڵێ پەتم بۆ بکە بۆت ناکەم لەبەرەوە کە تۆ چەوری کەمە زۆر زۆر من ئێستا چەوری ڕاکێشم لێرە ئێستا ئەم گوالی مامە ئێمە چیەکەین بازێک کەس هەیە کە ئەی کاتیش تەسەوەرەکات پێست ڕاکێشێ پێست ڕناکێشرێ چەوری ڕاکێشرێ چوانە ئۆکەی نقطەی تەسبیتم ئێرە بێ ئەمە پێڵەن فیکسینگ پۆینت ئێمە ئێرە ئەمە چیەکەم بەم پەتە ئەمە ڕاکێش ئێمە ئێرە ئەمان ڕاکێش عینە شت ئەولاش اینجا ئایا ئێمە دوایی بە درێژایی بەرنامەکە باسی ئەوە دەکەین کە چی بکەی بۆی پێویستت بە پەت نەبێت بێگومان یعنی تۆ پێویستە خۆت پارێزگایی لە پێستی خۆتکەی و ڕێگەی سروشتی پزیشکی هەیە کە هەم پێستت هەروەکو وتمان هەم دڵت هەم هەموو ئەندامەکانی دیکە جستت دەپارێزی بێگومان پێستیش دەپارێزی ئەم ڕێگەیەش هەیە بەڵام ئەمەی ئێستا باسی دەکەین ڕێگەی پەتە کە یەکێک لە ڕێگە پزیشکیەکانە بۆ تەمەنێکی دیاریکراو بۆ کەسی دیاریکراو وەکو دکتۆر باسی کرد بەکاردەهێنرێت
ئەمە پاتەکەی ڕێگەکەی بۆ دەستمەوە باشە شوێ تحمەلینی زێ ماما ئۆکەی دکتۆریان بەس بە ئەوی بیبینین ئۆکێ ئێستا ئاوا باشە پاتەکەی ئەو پاتەکەیەکی ئەمە چییە؟ ئەمە ڕێگەکەیە باش ڕێگەکەیە ڕێڕەوەکە دیارەکە ڕێڕێوەکە دیارێکە باش باشە ڕێڕەوەکەمان دیاری کرد دیاری کرد ئێستا سڕیەکەین سڕێکەین بە ئاسانی ئەگەر تۆ لە لیڤڵی خۆت بی یان لە ناو چاوریەکە بی ئێشی نابێت بە ئاسانیە ڕوە ئەگەر لیڤڵەکەت زۆر سەر و بێت نزیکی پێستەکە ئێشێ بێ نەخۆشەکە ئەگەر زۆر خوار و بێ لای ماسوولکەکان هەم ئێشە بێت تۆ لە ناو چاوریەکە بی ئەمە یەک دوو ئەم نەخۆشە خۆی پێشەوە پەتی کردووە پێش 2 ساڵێک فەو شوێنی پەتەکەی تۆزێ ئیزعاجە بێت تا کۆم پەتاچتە ژوورەوە بەدائیمە لە نەخۆشەکە ئەپرسین پێشەوە هیچت کردووە فیلەرت کردووە پەتت کردووانە حتا بزانین کە شتێک هاتە بەردەستمان بزانین چیە مەسەلە جوانە ئۆکەی ئێستا تقریبا 2 سیسی و نیوە ئەچمە ژوورەوە ئێستا گەیشتومەتە ئێرە بۆ ئەوی ببینین لە کوێ بۆ کوێ لێرەوە گەیشتومەتە ئێرە دەست خۆش ئەمێ باشە بە کەمی تۆزێک زۆر ناکەم باش ئەمە دیاریکردنی چەند 5 خۆی ئەپتۆسەکە دەیتایە 5 بۆم لاکەین 5 بۆ لاک باش 5 ڕێڕەوی دیاری کرد بە پێی ئەو هێڵانەی کە کێشاوێتی بەڵێ دکتۆرگیان هەموو کەسێک ئەتوانێت بیکات لە تەمەنی دیاریکراو بۆ هەموو کەسێکە بێت ئەبێ وتمان هۆکە بزانین سێرمان کردەم و چاوەکە هۆکەی دابەزینی چاوریەکەیە تۆ چاوریەکە ئەگەڕێنەوە جگای خۆی ینی ڤیتۆمان نییە لەسەر هیچ کەسێک مادەم چاوریەکەی دابەزیوە نیمانە بەڵام مەسەرەن مجموعی نەخۆشی هەیە مثلا مجموعی نەخۆشی وەکو شەکرە ئەوانە ئەبێ شەکری شتی کۆنتترۆل بێ باشە ئەبێ مەسەرەن نەخۆش پێشتێکی پڵەن کۆنێکتیڤ تووشوتی ئەوەی کە بڵێن ئەو نەخۆشیانەی کە تووشی ماسوولکە و با بڵێن ئیسقان و ئەو شتانی نەبێت بازی نەخۆشی درێژخایەن هەیە باشە ئەو شتانی برینی نەبێت دەستەر دەموچاوی نەخۆشیکی نەبێ مەسەرەن کە تۆ وەکو بەڵەکی یان ئەوانە کە تۆ لێ شوێنەکە برینکەی شوێنەکە بێ بە بەڵەکی هەر نەخۆشیێکی پێستی هەبوو یان نەخۆشیێکی درێژخانی هەبوو ئەبێت چێکەینەوە باش ئێستا لای چەپی ئەنجام دەدات لا عین هذا الجو دکتۆر محەممەد دەڵێ ئەمە ڕاکێشانی پێست نییە ڕاکێشانی چاوریە بەڵێ ئێسەوە چوومە ژوورەوە بە کانیولەکە داریشوەیەکی ئێستا گەیشتمە ئێرە شوێنی خۆم ئەمە نهایەتی کانیولاکەیە زەختەکەمە سەری و ئەی بەمە سەرەوە تونیەکەمەوە هەتا ئەگەمە نهایەتەکەی چی لێەکەم لە ناوەوە ئێستا وای ئێمە سەرەوە دوای وای لێەکەم لەم بینەیە شت ئەگرم چاوری ئەگرم پێست ئەگرم تاکو بەمەش بچمە خوارەوە بەلایەکی تریشی بچمە خوارەوە بە هەردوو لا ڕاکێشم وەکو ئەنگەری لێبێ وەکو ئەنگەرێکی لێبێ بیگرێت ئەم پەتەی بەکاری هێنم کۆنترین ئەوەی کە ئەم یعنی نظامی پەتی دروست کرد لە عالەم ئەمان بوون ئەمانە پێیان دەڵێن ئەپتۆس ئەمە چیەکەم پەتەکە چمە ژوورەوە تەسبیت یەکەم یێمە سەرۆجایتر ئەچمە خوارەوە لێرەشە شت ئەگرم لە بینەکەیە شتەگرم تاکو بەس قووەتی پەتەکە نەبێ ئەمەش وەکو با بڵێن شتێک ئەیگرێ لەسەرەوە لە ناو تاکو نێتە خوارەوە
ئەمە کە ئەنجامماندا بە تەواوی دوایی تا چەند ئەمێنێتەوە بە کاریگەری تقریبا 2 ساڵ پەت ئەنواعە ئەوەی کە ئەڵێن پەتی ئاڵتونی نییە طبعاً شتێکە پێڵێن پۆلی دەکسانۆن بە 3 مانگ ئەتوێتەوە ئەمە PLL و LCە لەگەڵیە PLL-LC یعنی پۆلی لاکتیک ئەسید و سایکلۆ کاپرۆنیشی لەگەڵاوانە ئەمانە تقریبا ساڵ و بۆ 2 ساڵەمێنەوە و خۆی ئەتوێتەوە لەژێر طبعاً بێ پەت تۆ ئێستا کە ئێمە ئەیکەین خۆی مشکلاوە نییە دوای هەڵسە جوان بێ خۆی مشکلەکە نییە تۆ مشکلەکەەوەی ئەو پەتە چی لێ لە ژێرەوە تا چ ڕادێ زیانی هەیە چونکە هەموو شتێک تۆ شتێکی غەریب بکەیتە ناو پێستەکەەوە ئەگەر زیانی زۆر بێ ئەو شوێنانە هەمووی وشک بێتەوە تۆ زەرەرەکەی فبێ بزانین چی نەوعێک بەکارهێنی نەوع هەیە مەتەلەن خوێندنەوەی لەسرە دیراساتی لەسرە پێتەڵێ دوای 6 مانگ فحسی کردو دەری کردووە ئەڵێ ئەمە وای لێیە نەوع هەیە مەتەلەن هیچ دیراساتێکی لەسەر نییە فناتوانیەوە بەکاربێنی چونکە نازانیت لە ژێرەوە چی لێیە احتیمالە تەلەیوف وشک بوونەوەی پێست بۆ بکە ئێسمە تۆزێ ڕۆمەتیشی بەرزەکەمەوە لەگەڵی حەزەکە ئێستا تقریبا ئەمە ئاخر پەتە لە 5 پەتەکەی ئەملا بزانین هیچمان کردوای طبعا ئەم نەوع پەتەش 30% نەتیجەی یەکسەری دەرەکەوێ بەڵام تقریبا زۆری نەتائجی دوای فترێک چونکە ئەمەش شتی لەسەر کراوە ئینەهۆ ئەبێتە هۆی دروستبوونی کۆلاجین لە پێستەکە بەس گوادیانی قەلەشوچ گوادی ئەم لایەمان تەواو گوادی شوێن ئەگەر سێر بکەین سێری ئێرە بکەین ئەم شۆڕیە نەما ئەم خەتە کەم بۆوە ئەم خەتەش کەم بۆوە یعنی شقلی نەخۆشەکەم نەگۆڕی ڕوومەتی زۆرم بۆی دروست نەکرا ئەتوانم ئەگەر ئەم بە تەمەن گەنجتر بواە زیاتر ئیشم لەسەر ئێرە بکردای ئەمەم بۆی بەرز کردایەوە بەڵام تەخەیولیکەن ئەگەر ئەمە ئەوها بەرزیکەمەوە لێیە بەم تەمەنە لی نایەت من ویستم ئەمە کەمکەمەوە تۆزێک ئەمە کەمکەمەوە تۆزێ ئەم شۆڕیە نێڵم بەس ئەوە ویستوە لەمە نامەوە بیکەم نامێ من یەکێ لە 50 ساڵی تەمەنی وەکو 25 ساڵی لە بکەم ئەمێ دەریکەم تەمەنی خۆی بێ و جوانیش بێ جوانە فەئیستا شۆڕی ئێری نەما ئەم شۆڕیە نەما ئەم خەتە کەم بووەوە ئەم خەتەش کەم بووە جیاوازێکی زۆر لە نێوانی هەردووک لا هەیە ئێستا دەتوانن بەباشی بیبینن طبعا ئێستا سڕ کراوە بەرزی و نزمیتایە ئەم بەرزی نزمی و سڕکردنەوە تا 3 ڕۆژ 4 ڕۆژە مێنێتەوە دوایەوە نامێنێت ئەبینی ئەم لا شۆڕترە تۆزێک بەڵێ باشە ئەم لا ئەبینین تونتر بۆتەوە ئەم لا شۆڕترە منیش چیەکەم بەس تۆزێ ئەمە چاکەکەمەوە نایم ئەمە ڕوومەتی بۆ بکەم بەڵام ئەگەر نەخۆشەکەم تەمەنی 30 ساڵ بواە هەیە بە ویراثی ئەمەیان نزمە بە ئەمەیان دابەزەی 30 ساڵە ئەوە ڕوومەتەکەی زیاتر بۆ هینەکەم بۆ تۆنەکەم باش دەبێت حسابی تەمەنیش بکەین بۆی لە هەموو جوانکارێکە بێت تۆ حسابی تەمەنەکە بکەیت یعنی نابێت تۆ 50 ساڵی بیکەیتە 30 ساڵی یعنی نابێت کە 50 ساڵ بێ ڕوومەتی وا لێ بکە لە خۆی نایە جوان نییە بەڵام تۆ 50 ساڵێکە وا دەریکە إنه پێڵێن هێڵفیە یعنی صحیە صحەتێکی باشی هەیە 50 ساڵی بە جوان تەمەنی 50 ساڵە بەس جوانە جوانە ئێستا زۆری ئەکتەرەکانیش حتا تۆ تەمەنی خۆیان سەرەکی تەمەنی خۆیانن بەڵام جوانن تەمەنی خۆیان یعنی ئەڵێ ئەمە 50 ساڵ بەس 50 ساڵێکی جوانە وانە نابێت لە تەمەنی خۆی زۆر مناڵتر نابێت تفەضلی باشە لای چەپ تەواو کە لای ڕاستەکەشەکەین عینە شت